هەموومان دڵمان کەزیوە. ژینە ئەمینی بە خاک سپێردرا. سەدان کەس دروشمی نان ژیان ئازادیان دەگوتەوە. دایکی دەڵێت فریشتەکەمیان کوشت. ژینە ئەمینی کچە خوێندکارێکی خەڵکی شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان بوو. ئێوارەی سێشەممە لە تاران دەستگیر کرا، بە پابەت نەبوون بە باڵاپۆشی تۆمەتبار کرا. کەسوکارەکەی پۆلیس تۆمەتبار دەکەن بە ئەشکەنجەدانی. دواتر تووشی جەڵدە بوو، ڕۆژی هەینی گیانی لەدەستدا. پۆلیس دەڵێت هۆکارەکەی جەڵدەی دڵ بوو، بەڵام بەشێک لە پزیشکان دەڵێن تووشی جەڵدەی مێشک بوو کە هۆکارەکەشی بەرکەوتن بووە. دکتۆر حەمید ئەحمەدی پزیشکی نەشتەرگەری لە تویتێکدا دەڵێت کچێکی گەنج هیچ کێشەیەکی نەبێت، ئەگەر گورزێک بەرسەری نەکەوێت نامرێت. دایکی ژینا بە BBC فارسی گوتووە فریشتەکەمیان کوشت، خاڵیشی گوتوویەتی پێشتر هیچ کێژەیەکی تەندروستی نەبووە. ڕووداوەکە کاردانەوەی زۆری لێکەوتەوە. کاتێک تەرمەکەی لە تارانەوە گەیەندرایەوە سەقز، سەدان هاوڵاتی بەشدار بوون لە ڕێوڕسمی بە خاک سپاردنی. وەزیری دەوڵەت، داواکاری گشتی تاران، سەرۆکی لیژنەی ئاسایش لە پەرلەمان، لیژنەی کاروباری ژنان لە پەرلەمان قسەیان لەبارەی ڕووداوەکە کردووە. ئەوان باسی ئەشکەنجەدانی پۆلیسیان نەکردووە. ڕۆبێرت مالی، نوێنەری تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران هاتە دەنگ و ڕایگەیاند پێویستە ئێران دەست لە توندوتیژی بەرامبەر ژنان هەڵبگرێت. ژینا تەمەنی 22 ساڵ بوو. ئەم ساڵ لە زانکۆی ورمێ دەبوو بە خوێندکاری خۆناغی یەک، بەڵام لە ڕووداوێکی گوماناویدا خۆری تەمەنی ئاوا بوو.